سەرەتا سپاس کاک دکتۆر، سپاس بۆم دەرفەتە. کاک دکتۆر کێشەی من لەگەڵ ئەم پیاوەمە ئەوەیە ناچێتە دەرەوە، تێکەڵی هیچ کەسێک نابێ، لە ماڵەوەش دایم بێتاقەتە، سەری ئێشێت، نازانم چی لێ بکەین، هۆکاری ئەمە چییە؟ ناچێتە دەرەوە تێکەڵ نابێ. کاک ڕەحمان گیان بۆ ناچێتە دەرەوە قوربان؟ وڵی دکتۆر گیان هەمیشە وا هەستەکانم شێت بوو، زوو پێم وەڵێ بچۆ بۆ لای دکتۆری دەرونی. چ پێویستم بە دکتۆری دەرونی هەیە؟ خۆ کاڵێ بچۆ بۆ لای دکتۆری دەرونی وەسیەوەیە، ینی کەسی تەبیعی بە قوربان تەرکی دنیا ناکە، مرۆڤ بوونەوەریشی کۆمەڵایەتی بێ بچێتە ناو خەڵکەوانێ، ینی تۆ ناچیتە ناو خەڵکەوانێ لەبەرەوە پێدەڵە خۆ دکتۆری دەرونی چێ، یانێگە چی وەلای یەشە دوو قسەی بۆ کردی یا جاری وا خەو لێ ناکە گەر حەپیایەتی خۆمانەوە نیە تۆ شێت ئەبێ ئەم بۆ چوونە هەڵە لە مێشکی هەمومانە بسڕینەوە. کاکە لە وڵاتانی پێشکەوتوو کە ئاسی و شیاریان بەرزە هەموو ماڵی ڕاوێژکارێکی دەرونی هەیە، پێویستی پێێتی خۆ چۆن تۆ پێویستی بە پزیشەکەی پێویستی بە ئەندازیار هەیە، ئەگەر شتێکی طبی بۆچی بەلای پزیشکی، ئەگەر شتێکی قانونی بۆچی بەلای مەحامی، ئەگەر شتێکی دینی بەچی بەسای مامۆسایگای، ئەمە شتەکە طبی پسپۆڕیە خۆ کەواڵێ تۆ بۆ ئەبێ بە شێتی تێبگەی برام. وڵی کاک دکتۆر زۆرم لەگەڵڵێ تۆ هەمیشە پێویستی بۆ سەردانێکی دکتۆری دەرونی بکەیت. بارحاڵ لەگەڵ خزمان زۆریان لەگەڵ وتم تا چوم لای دکتۆر باسی ئەوەی لەگەڵ کردم کە تۆ مشکلەکانت چییە، بەڵام من هەمیشە ترسم یعنی لەوەی کە بچمە لای دکتۆرێکی دەرونی دواتر ئەبێ بە چی پێیان بڵێن بۆچی چووی بۆ لای دکتۆر. من خۆ هەرچەنە هیچم نییە، مەعیدە مێشێ و هەندێک جار سرم و جارش ئەژنۆکانم ئەلەرزەیەکی هیچ مشکلەیەکم نییە، بەزتر بۆ بچم بۆ لای دکتۆری دەرونی. ڕۆشتم زۆریان لەگەڵ وتم ڕۆشتم، بەڵام هیچ مشکلەیەکم نییە، بەڵام ئەم هەمیشە هەر پێویستە کاتێکرارێک کاتەوە چەند جاری کە بڕۆ بڵای ئەم دکتۆرنا ئەو دکتۆر، هەنی من ڕۆشتوم یەک جار ڕۆشتم بەسەریتر پێویست ناکەم. کاک دکتۆرم پیاوی من هەروواڵێت ئەڵێ هیچم نییە، ئەگەر هیچی نییە بۆچی وەکو پیاوی خەڵک ناچێتە دەرەوانێ، بۆ ناچێ بۆ مزگەوت واز لەوەش بێنە بۆ ماڵ هیچ خزمێکیش ناچێ، جارجار ئەگەر بچێ بۆ ماڵی باوکی بۆ ماڵی باوکی من هەر ناچێ، جەژنان ئەگەر بە زۆری من بێ بۆ ماڵی باوکمیان براکانم، ئەمە هیچی نییە. ئەمە لەکوێ تووشم حاڵەتە بووە؟ دەمێکە من کەشوم پێ کردووە سەرەتا خەس و خەزورم وتیان ئەم هەر لە سەرەتاوە تووشی ئەم حاڵەتە بووە تێکەڵ نابێت و لەگەڵ کەسا دانانیشێت، یعنی هەر لە مناڵیەوە ڕیشەی گۆشەگیری و دوورە پەرێزیەر هەبووە، دوایش تووشی ئەم حادیسەیە بووە. باش ئەوەن کە هاتن یانیەوەی کە تۆ لە پێشتیش باسی کرد لەگەڵ خزمێکیان نەشتا، بەڵێ ساڵێک پێش ئێستا لەگەڵ خزمێکیانە وتی تووشی شەڕ بۆ دوو دانیان شکان بوو، من لێم پرسی بەڵام هیچی بە منە و بەڵام براکەی وتی لەگەڵ خزمێکمانە بۆ بەشەڕی، ئیتر دوای ئەوە تەرکی دەرەوەی کرد نەچووە دەرەوانێ، چەنە خزمەکەشی داوای لێبرنی لێ کرد، بەڵام ئیتر ئەو هەر لە ماڵەوە دانیشتەوە بۆ هیچ شوێنێک ناچێت. باشە کاک ڕەحمانجانەوە ئەمە یادی چێ هەیە بە مناڵی بە گەورەی هەر شەڕمان هەر کردووە، بە شەڕەکەی دەخۆ کۆتایی ژیان نییە، بە شەرین ئەکەوینە ململانی و سراع و مەسلەحات و شت تەزاڕ و بەکاو کە دژبەیەەکە ئەم شتابێ، پاشەوان هاتوونەتە ماڵەوە داوای لێبوردنیان لێ کردووی، تۆش عەفو کردوونی بۆ ناچیتەوە بۆ تێکەڵ بە خەڵک نابی. کاک دکتۆرە ترسی خەڵک ئەموو دێستا هەموو خەڵک زانی بێتی ئەم شەڕی من ئەبێ چەند هەست بەو کەمیاکەم ئەو کەسا لێیاوم، یعنی هەمیشە تەسەورەکەم بچمە دەرەوە هەموو خەڵک سەیری من بکە، ترسیەوە هەموو گاڵتەم پێ بکەن. کاک ڕەحمان تۆ ئەم شارە ملیۆنی خەڵکی تیاژی شەڕی لەگەڵ خزمێک تابووە دوو کەس سێ کەس چوار کەس دە کەس 20 کەسی زانیوێتی خۆمە بەرنامەی تەلەڤیزۆنی نیە ڕاستەوخۆ نەقلیان کردوێ و عالەمی نوێتی تەجیلی کردوێ، تۆ هەست ناکەم شتە و زۆر گەورە کردووە بەرەمجاری وایە لە حادیسەی سەیارەیە خەڵکدان لە دەمیان نامێنێ نەک دوان دەشەشکێ، ئەوە زۆر کەسی تریش و پێشتریش و وەکو تۆ تووشی ناخۆشی بۆ شەڕ بۆ و چەندانێکی شکاوە، بەڵام زۆر گەورە و کردووە تۆ ینی هەندێک جا پێمان ناخۆشە دەنگە دەنگێکە بێ شتێکە بێ، بەڵام دوودان شکاندن ئەمە ناهێنێت تۆ خۆ سجنکەی لە ماڵەوە بترسی هەموو خەڵک پێیزانانی تۆ جوزانی و خەڵک پێیزان باشە بۆ نەشوی بۆ لای دکتۆر بە خۆدان ینی دانەکانە بۆ دروست کاتەوانێ خۆدان چییە بۆ دوایەوە بەس چەند کە زاگاداریم شەڕە بوون وەکو خۆ دەڵێ هەموو عالم زانیوێتی. وڵی کاک دکتۆر خۆشمان لەجار ئەڵێم باشە خۆ من هەموو خەڵک نەیزانیوە، هەموو 4 بۆ 5 کەس ئاگاداری ئەو شەڕی من بوو،
ئەوانش خزم و کەسوکاری خۆم بوون بەڵام دوای ماوەیەک ئەڵێم نەبەخوا ئەوەی ئاگادار بوون خەڵکێکی زۆر بووە باشە تەسەورەکەم بڵێن کەسێکی زۆر بێغیرەت بووە زۆر ئەوە بووە یعنی من هەمیشە ئەم قسانە بەرامبەر بە خۆمەکەم بۆیە ترسی خەڵکم زۆر لایە لە زۆر جاریش بیرەکەمەوە باشە 3-4 نەفەر ئەکرێت ئەم باسییان بۆ هەموو خەڵک کرد بێ نا ئەشکرێ وابێ لەبەرەوە ترسی خەڵکمەیە بۆ ئەوەی کە ناچمە دەرەوە